گەرچی وادەی یاسایی بۆ هەر کابینەیەکی حکوومەت تەنیا 4 ساڵە و دەبێت دوای ئەوە کابینەی نوێ پێک بهێنرێت، بەڵام کابینەی نۆی حکوومەتی هەرێمی کوردستان یادی حەوتەمین ساڵەی دروستبوونی دەکاتەوە و دەستکەوتەکانی بەچاوی هاونیشتیمانیان دادەداتەوە، بەڵام بێئاگالەوەی لەبری هۆکاری سەقامگیری ژیان بووەتە گەورەترین مۆتەکەی دارایی بۆ موچەخۆران. لە ساڵی 2019 تا 2026 ئەم کابینەیە با سەرۆکایەتی مەسرور بارزانی مێژوویەکی ڕەشی لە فەوتاندنی مافی موچەخۆر و فەرمانبەر تۆمار کردووە. بە جۆرێک تا ئێستا 13 موچەی تەواو دابەش نەکراون و 10 دیکەش با لێبڕینەوە دابەش کراون. تەنیا لە نێوان ساڵانی 2023 بۆ 2025 حکوومەتی ماوە بەسەرچووی هەرێم و فیدراڵ بە هاوبەشی 6 موچەیان فەوتاندووە کە بڕەکەی دەگاتە نزیکەی 5 تریلیۆن و 500 ملیار دینار. ئەم بڕە یەکسانە بەداهاتی ناوخۆی 4 ساڵ و نیوی هەرێم کە وەک پشک دەبێت بدرێتە بەغداد. نەهامەتی موچە لە ساڵی 2020 گەیشتە لووتکە و 7 موچە بە تەواوی فەوتاوەوانی دیکەش بە لێبڕینی 21% دابەش کران. ئەم سیاسەتی برسیکردنە لە سایەی کابینەی بارزانی کۆڕ لە ساڵانی دواتریش بەم شێوەیە بەردەوام بوو. لە 2023 3 موچە، لە 2024 1 موچە و لە 2025ش 2 موچە لە گیرفانی فەرمانبەران دزرا. ئێستا و لە تەموزی 2026دا جارێکی دیکە بە بیانووی نەبوونی داهاتی ناوخۆ 2 هەفتەیە موچەی مانگی حوزەیران دواخراوە. لای خۆیانەوە دەسەڵاتدارانی هەرێم بەردەوام باس لە دەستکەوت دەکەن، بەڵام لە ڕاستی جا دەستکەوتی ڕاستەقینەیەوان تەنیا زیادکردنی قەیران و چەرمەسەری بووە. لە کاتێکدا لەشکرێک لە پەرلەمانتار، وەزیر و ڕاوێژکار لە بەغداد و هەولێر مانگانە موچەی خەیاڵی وەردەگرن کە دەبوو ڕۆڵی یەکلاکەرەوەیان لە چارەسەری موچە هەبوایە، بۆ دەبێت موچەخۆری یاسایی بکرێتە بارمچەی ململانێ سیاسیەکان کە حکوومەتی هەرێمی کوردستان و بەتایبەت کابینەی نۆ داهێنەرێتی. لەم نێوەندەدا حکوومەتی فیدراڵ بەهۆی جیاکاری نێوان هاوڵاتیانی عێراق و بەکارهێنانی موچە وەک چەکێکی سیاسی تاوانبارە. بەو پێی لە کۆتاییدا خەڵکی هەرێمی کوردستان بەشێکن لە گەلی عێراق و وەک هەر هاوڵاتیەکی دیکەی ناوچەکانی دیکەی وڵاتەکە مافی خۆیەتی موچەی وەک پێویستی سەرەتایی بۆ دابین بکرێت. بەغداد کە دەبوو هەر بربەستێکی با ڕێکاری یاسایی تێپەڕاندایە ماوەی 12 ساڵە بەشێک لە گەلەکەی بەهۆی کەم چەرخەمی دەسەڵاتدارانیەوە مافخراو کردووە و با بێباکی و خەمساردی کردوونیە بارمتەی موچە کە مافێکی یاسایی خۆیانە. لەگەڵ هەموو ئەمانەدا ناتوانرێتە و ڕاستیە بشاردرێتەوە کە تاوانباری سەرەکی و یەکەم حکوومەتی هەرێمی کوردستانە. دەسەڵاتێک کە دەیان ساڵە خەڵک لە باشووری کوردستان قوربانی لە پێناودا دەدات، نەیانتوانیوە سادەترین مافی کە موچەیە بۆیان دابین بکات، لە بریەوەی شەڕیشی بۆ بکات، بە پێچەوانەوە خودی خۆی بووە بە بەشێک لە بڕین و برسیکردنی.